بەڕێز دکتۆر پشتیوان غەریب کە پزیشکی دەرمانسازە ئەو باس لەو گیراوانە ئاکات کە لە دەرمانخانەکانە بەردەستن و هەندێک ڕێنمایی باشیشتانە تێ لەسەر و بابەتە و ئێمە ئەتوانین بڵین بۆ چارتەرکردنی بۆنی ناخۆشی ناودەم چەند ڕێگەیەکی زۆر گرنگمانەیەکێ لەوانە دانیشتن بەشەیەکە ڕێک و پێک بەکارهێنانی پەتی ددان و بەکارهێنانی زمان پاکەرەوە. خاڵێکی تر ئەوەیە بە 6 مانگ جارێ سەردانی پزیشکی پسپۆڕی ددان بکرێ بەڕاستی بۆ ئەوەی ئەگەر یەکێک ئەم کێشەیە هەبێ. خاڵێکی تر ئەوەیە واتێنان لە جگەرە. خاڵێکی تر ئەوەیە ئەگەر یەکێ ناودەمی وشک بێتوانێت بە هەر هۆکارێ بۆ هۆکاری نەخۆشی بۆ چارەسەر بکرێ. لەو گرنگتر زۆر جار بۆنی ناخۆشی ناودەم بەهۆی نەخۆشیەکەوانێ یا بەهۆی دەرمانێکەوە بۆ حاڵەتێکی تر کە بەکارهێنرێ دروست دەبێت. لەو کاتانەیە پێویستە پزیشکی پسپۆڕم کەسە ببینێت و بۆی کە چارەسەری ئەو نەخۆشە یا ئەو کێشەیە کرد بۆ هەمان شێوە بۆنی ناخۆشی ناودەم نامێنێ. بەنسبەت ئەو بەرهەمانی بەکارهێنرێن لەناو دەرمانخانەدا بۆ چارەسەرکردنی بۆنی ناخۆشی ناودەم بە چەند شێوەیەک هەن، بە شێوەی هەویری ددان، بە شێوەی ماوزوەژەوەی کە ناودەمی پێ ئەشۆرێت، بە شێوەی جێڵ هەمانە، بە چەند شێوەیەکی جیاواز هەمانە کە ئەمانە بەکارهێنێن بەرهەمانە بۆ کەمکردنەوەی بۆنی ناخۆشی ناودەم. لە ڕاستیاوە مادانی کە لەناو ئەم بەرهەمانەیان زیاتر هەنێ مادەیە کە تامی بەقووەتیان هەیە بۆ من تامی نعنای تایە ماجوونەکە. هەنێکیشیان مادێن وەکو مادی دەرمانی بەکارهێنرێن بۆی وەکو تعقیم و ناودەم پاکەکەنەوە ناوەن تووشی بەکتریا بێ لەبەرەوە کاریگەری زۆر باشانەیە. مادێکی تر کە هەمانە لە زۆرێ لەو بەرهەمانەیە بریتێ لە زینگ لاکتەی کەمەش مادێکی زۆر بەهێزە بە هەمان شێوە بۆنی ناودەم خۆشەکات و بۆنی ناخۆشی ناودەم کەمەکاتەوانێ. وەوتمان هەنێ مادەی بەهێزی جاویا ڕووەکی یا مادەی بەهێزیان تیا کە بۆنیان زۆر خۆشە بۆ ماوەیەکی کاتی واکەن کەسەکە بۆنی ناخۆشی ناودەمی نەمێنێت. خاڵێکی تر چەند مادێکی ترمانێ هینە سیتیل پایریدینیەم کلۆراید مادێکی تاقیمە بە هەمان شێوە لە بەرهەمەکانە هەیە. لە هەنێ بەرهەمە ئەلکۆهولی تایە توانین بڵێن ئەوانەیە کە ئەلکۆهولیان تیا نابێ بەکاربهێنرێن چونکە خۆی ئەوانە ناودەم وشکەکەنەوە واکەن بۆنی ناخۆشی ناودەم دروست ببێت لەبەرەوە باشترە ئەوانە بەکارنێنرێن. و لە هەموو بەرهەمەکانە فلۆرایدمان هەر هەیە لەبەروی فلۆرایددان بەهێزەکە و تەندروستی ناودەم ئەپارێزێت پێویست دەکا هەر هەبێت. بەزێکێ لە خاڵە زۆر گرنگەکان بە پێی لێکۆڵنەوە زانستیەکان پاکردنەوەی زمان لەبەرەوەی چینە لەسەر زمان دروست دەبێت بۆی پاژماوەی خۆراک و هەنێ خانە و شانە چینێک لەسەر زمان دروست دەکەن زۆر جار ئەمە کاریگەری هەیە لە کە بۆنی ناخۆشی ناودەم دروست دەکات. پێویستە هەموو کەسێکەوە حاڵەتەی هەیە زمان پاکەرەوە بەکار بهێنرێت کە بە شێوەیەکی فیزیایی ئەتوانین ئەو چینە لابەرین و ئەو کاتە بە تووشی بۆنی ناخۆشی ناودەم نابێ. یانێکی لە خاڵە گرنگەکان زمان پاکەرەوەی زایدن ئەم ماجون و ماوزوەشانی کە لە دەرمانخانەکانە هەیە و تابێت بۆ حاڵەتە بەکارهێنرێن. بەزی خاڵ هەیە زۆر گرنگە ئەگەر بۆنی ناخۆشی ناودەم بەهۆی هۆکارێکی نەخۆشی یا هۆکاری بەکارهێنانی دەرمان یا هۆکارێکی نەخۆشەکانی ناودەم و پووک و کلۆربوونی دان و حاڵەتی ترەوە بێ پێویستەکان نەخۆشەکە سەردانی پزیشکە کە هۆک نەخۆشەکەی چارەسەر بوو خۆی بە شێوەیە کە ڕێک و پێک بۆنی ناخۆشی ناودەمیشی نامێنێ و لەگەڵ بەکارهێنانی ئەم پرۆدەکتانی کە باسم کرد لەناو دەرمانخانە ئەتوانرێت بەکار بهێنرێت.